ئێمە ئەمڕۆ لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بەوەی کۆمەڵگای موسڵمان بە سەهلی لەگەڵ یەکترا مامەڵەکەین. تەسەوورکەن ئێمە زۆر بە توندی لەگەڵ گوناها مامەڵەکەین لەگەڵ یەکترا لەگەڵ خۆمانانە بۆ خۆمان عیبمان نییە ئەڵێن خوا ئەرحەم الراحیمینە ئینشەڵڵا عەفومان ئەکا و خەی ناکا و گوناهێکە لە دەستمان دەرچووە و ئینشاءڵڵا ئەم جارە دووبارەی ناکەینەوە خوای عەفومان کە و قەناعەتمان وایە خوا عەفوی کردوین. کەچی عەبدێ لە عەبدەکان گوناهێ بکە دنیامان لێتەوە یەک زۆر مامەڵێکی تند و سەختی لەگەڵاکەین. ئەمە پێچەوانەی مەبادیئی شەریعەتی ئیسلامیە، پێچەوانەی ئەو فکرە ئیسلامیەیە کە ئوممەتی ئیسلامی بێ هەڵیگرێ. ئوممەتی ئیسلامی ڕەحمەتە بۆ کافر، چ جای بۆ موسڵمانێکە گوناهکە. بۆیە ئەمڕۆ لە کۆمەڵگای کوردیە خەڵکە موسڵمانەکە هەستەکەی بەرە ئەو تەشەدودە ئەڕوا لەو ڕوانگەیەوە کە مەفهومی دینەکەی خۆی نەکردووە، مەفهومی ئەوەی نەکردووە کە کەسێکی بینی گوناهی کردبوو ئەبێ ئەم سوژدە بەرێ بڵێ خوای بۆ خاتی گەوری خۆت ئەم سوژدەیە لە پێناوی ئەوە تەنها ئەبم ئەو عەبدە لەو گوناهە ڕزگاری بێ. ئەم مەفهومە ئیسلامی قوڵەمان ئێمە وەرنەگرتووە، هاتووین مەفهومێکی ترمان وەرگرتووە، ئەمانەیە بەرامبەرەکان بشکێنین، ئەمانەیە یەکتری بشکێنین. ئەمە فکرێکی ئیسلامی نییە. فکری ئیسلامی ئەوەیە کە ئینسان بزانێ شدت لەکوێ بەکارهێنێ. ئێمە حتا لە عەقیدە دیقەت لە ئەوەندە باسی بەڕائەکەین، باسی وەلا ناکەین لەگەڵ موسڵمانان.